سلااوتان لێبێت ئەمڕۆ لە سنتەری قەزای ناوەندی سۆران دیارە هەڵمەتێکی دارچاندن بەڕێوە ئەچێ لێرە هەریەک لا قایمەقامی قەزای ناوەندی سۆران و سەرۆکی شارەوانی سۆران و بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سۆران ئامادەن لە شەقامی شەیدی فەرماندە میرە عەبدوڕەحمان شێرۆکی کە یەکێک لەو شەقامە دوو سایدانەیە دەکەوێتە نێو گەڕەکی ئیسقەلا لە سۆران دیارە ئەم هەڵمەتە ئەمڕۆ چوارشەمە بەڕێوە چێوە گوتم لێرە ستافی قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران و سەرۆکایەتی شارەوانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سۆران لێرە کۆمەڵێک دار دەچێنن ئامانج لەسەر ناوەڕۆکی ئەم چالاکی و هەڵمەتی دارچاندن دەچمە لای ڕەجەب زوبێر قایمەقامی قەزای ناوەندی سۆران بزانم ئامانج لە سازدانی ئەم چالاکیە چییە؟ کاک ڕەجەب سلااوت لێبێت دەباشە سەلوەخان سلااوت لێبێت ئەمەز لەم چالاکی چیە؟ ئەمانچ لەم چاڵێکە سەوزکردنی شارەکەمانە و زیادکردنی ڕێژەی سەوزاییە داری قاوەیە باشە زۆر دەگوترێ ئەم وەرزە کە مانجی دەوانەیە لە مانجینۆ تا مانجی دە و 11 چەند گونجاوە بۆ دارچاندن؟ بەڕای من کاتەکە زۆر گونجاوە لەبەرەوەی لە داهاتوو دەست بە بارانبارین دەکرێت یعنی بۆ ئاودانەکە کێشەی نابێ. بابەتی سەوزایی وەکو شارەوانی سۆران چەند گرنگیتان پێداوە لە سنووری شارەوانی سۆران؟ گرنگی زۆری پێدراوە بە تایبەتیانی لەو ماوەیە لەو چاڵەکە دەستمان پێکردەوە بەردەوامیش دەبین لە ڕۆژانی داهاتوو. سەلوا شۆڕۆ سەرۆکی شارەوانی سۆران بوو باسی لە ئەم چاڵاکیە کرد کە ئەمڕۆ لێرە لە شەقامی شەهیدی فەرماندە میرە عەبدوڕەحمان شێرۆکی چەندین دار دەچیندرێن دیارە سەرۆکی شارەوانی ئاماژەی بۆ کرد باسی لە گرنگیدان بە ڕێژەی سەوزایی یاخود زیادکردن ڕێژەی سەوزایی لە سنووری شارەوانی کردو و باسی لەو چالاکیەش کرد کە لێرە بەڕێوەچێ کاکە ژار بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سۆرانیش ئامادەی هاوشان لەگەڵ قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران و شارەوانی کاکە ژار چەند گرنگە گرنگی بە ڕێژەی سەوزایی و دارچاندن بدرێت لە سنووری دارەی سەربەخۆی بەناوی خۆی گەورە میهرەبان هەروەک دەزانین پاش ئەو بەرفراوانبوونە کە ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی قەزای ناوەندی سۆران بەخۆ دەبینیت لە زۆربوونی ژمارەی دانیشتوان ئەمەش پێویستی بەوەی کە پانتای شار فراوان دەبیتن لەوەی کە گرنگی خۆی هەیە و کە شار وەکو بڵێ شارستانیەت وەرەگریتن ئەوە کە ڕێژەی سەوزایی و باخچەکان زیاد بگرێتن هەروەک بینین کە پاش ئەو شۆڕشە خزمەتگوزاریە کە لەژێر سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەروە لێرەش کە بە ئامادەبوونی قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران ئێمە شۆڕشێکی بەرفراوانی خزمەتگوزاری لە قەزای سۆران دەستی پێ کردووە گەرەکی نوێی شەقامی نوێی دروست بوونە ئەم شەقامانەش پێویستین بە ڕێژەی سەوزە و پێویستی دار و نەمامە چونکە ڕێژەی سەوزایی لە قەزای ناوەندی سۆران زۆر دوورە لە ستانداردی جیهانی ڕێژەکەی زۆر کەمە لە بینی 3 هەتا 5% بۆیە ئێمە بۆ ئەوەی زۆربوونی ئەم ڕێژە دەبێتن کار لەسەر زۆربوونی ئەم ڕێژە بکەین ئەمەش پێویستە تاک پێویستە خودی هاوڵاتیان پێویستە ئێمە وەکو حکوومەت وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کار لەسەر زۆربوونی ڕێژەی سەوزایی بکەن هەروە پلانیشمان وایە کە لە ئایندەدا ئێمە بتوانین ئەم کەلتوری زیادکردنی ڕێژەی سەوزایی بکەینە کەلتور واتە بە خەڵک بناسیین کە پێویستە لە بوونە و یادەکاندا ڕێژەی سەوزایی یعنی نەمان بچینن لە کاتی لە داگبوونی منداڵەکانیان یاخود پرۆژە بدەینە شارەوانی بتوانین پارچە زەوی تەرخان بگرێت ئەو کوڕکچانەی کە هاوسەرگیری دەکەن شوێنی تایبەت هەبیتن سەوزایی بچینین ئەمانە هەموو دەبنە هۆکار کە ئێمە بتوانین لە ئیدارەی سەربەخۆی سۆران ڕێژەی سەوزایی زیاد بکەن چونکە کاتێک کە شەقام زۆر ئەبن کاتێک کە گەرەکی نوێ لە داگ ئەبن کاتێک کە ئێمە دەبینین وەکو بڵێن شەقامی نوێی دروست دەکرێن پێویستە لەم شەقامانەش کۆمپانیەکان هاوکار بن لەگە حکوومەت کە ئێمە بتوانین هەڕاستە و خۆ لە دوای ئەم شەقامانە نەمامیش بچین و پێویستە هاوڵاتیانی ئێمەش کار لەسەر پاراستنی بکەن چونکە تەنیا گرنگ چاندنیە گرنگ پاراستنیەتی ئێمە هەمومان بتوانین پارێزگاری لەو نەمامانە بکەن چونکە هەر نەمامێک ڕێژە ئۆکسیجین بۆ 3 کەس بەرهەم دێنیتن ئێمەوە ڕوبەر و گۆرانکاریەکانی کەشوهاوا ئەبینەوە ساردی و گەرما وەرزەکەی لە ئێمە تێکداوە ئەمە هەموو لە ئەنجامی کەمی ڕێژەی سەوزاییە لە هەرێمی کوردستان و لە ئیدارەی سەربەخۆی سۆران
هەژار ماهیر بەڕوبەری فەرمانگەی ژینگەی سۆران لە شەقامی شەیدی فەرماندە میرە عەبدوڕەحمان شێرۆچی ئەمڕۆ هەڵمەتێکی دارچاندن لەلایەن شارەوانی سۆران و فەرمانگەی ژینگەی سۆران قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران هەڵمەتەکە بەڕێوەچە لێرە هەریەک لە سەرۆی شارەوانی و بەڕوبەری فەرمانگەی ژینگەی سۆران باسییان لە گرنگی ئەم جۆرە چالاکیانە کرد و خۆیان دەڵێن کە شەقام و گەڕێکی نوێ دروستبوونە بۆیە ئەم شوێنانە پێویستیان هەم سەوزایە و هەمیش بە دارچانە بۆی ئەوان پلانیان وایە کە لە تەواوی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ئەم جۆرە چالاکیانە گرنگی تایبەتیان پێ بدرێ کە بە تایبەت هەڵمەتی دارچاندن کە سەرۆی شارەوانیش کەمێک پێش ئێستا باسی لێوە کرد کە ئێستا کاتێکی گونجاو لەبارە بۆ ئەوەی کە ئەو دارانە بچیندێن و بۆ مانجی سێی کە بەهارە ئەو کات دارەکان بەباشی زیاتر گەشاکەن و بەڕوبەری فەرمانگەی ژینگەی سۆرانش ئاماژەی بۆ کرد کە ئەوان پلانیان وایە بەرنمەیەک بۆ لایەنی پەیوەنددار بخەنە ڕوو کە ئەو کەسانەی منداڵیان دەبێت لێرە لە سۆران دارێک لە شوێنێک بچێنن کە ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی سەوزایی وەگوتی کە لە سنووری دارەی سربەخۆی سۆران ڕێژەی سەوزایی لەو ئاستەنیە کە ئەوان تموحی زیاتریان هەیە بەڵێ.